لم جاري ام بردوام كان يكم سردانا احمد شرع بو درويس سوريا دبا او جي ناف نشاناوي سعودي بوم عشق بين محمد بن سيدان نفيسكار سياسي رياضة سعودية لقل منه سلاف وريز بوتا بريز بن سيدان يكم سردانا شرع بو درويس سوريا بو رياض بو سعودية واتي اويش بريز بن سيدان. كل التحية لكم ولقناتكم. بەڵێ سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس. گومانێک لەوە دانیە کە ئەم سەردانە سەردانێکی مێژوی و زۆر گرنگە و چەندین ڕەهەندی گرنگی لە خۆگرتووە لە ڕەهەندی ئابووریەوە بگرێتە ڕەهەندی سیاسی و ڕەهەندی پەیوەست بە عەرەبی بوونی هەردوو وڵات شانشینی عەرەبی سعودی لە دوای ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەدەوە گرنگێکی زۆر بە کۆماری عەرەبی سووریا دەدات و چەندین کۆبوونەوەش پێشتر کراوە بەر لەم سەردانەی ئەحمەد شەرع بۆ سعودیە بۆیە ئەم کۆبوونەوەی بە کۆبوونەوەی یەکلاکەرەوە دادەنرێت بە تایبەتی لەسەر ئاستی وەزیرانی دەرەوە کە وەزیرانی دەرەوەی هەردوو وڵات و وەزیرانی دەرەوەی وڵاتانی عەرەبی و هەرێمیش پێشتر کۆبوونەوەیەکیان کردووە تایبەت بە بارودۆخی سووریا بۆ قسەکردن لەسەر بارودۆخی سووریا و قسەکردن لەسەر ڕەوانەوەی ترسەکان سەبارەت بە سووریای نوێ سەردانەکەی ئەمڕۆ ڕەهەندی زۆر لە خۆ دەگرێت بە تایبەتیش کە ئێستا سەرۆکایەتی نوێی سووریا دەوڵەتێکی نیمچە ڕووخاو و پارچە پارچە بووی گرتووەتە دەست دەوڵەتێکی گرتووەتە دەست کە گروپە تیرۆریستەکان دەستیان بەسەردا گرتووە ئەمڕۆ دەسەڵاتی نوێ دەیانوێت کە وڵاتی خۆیان و گەلی خۆیان جارێکی دیکە بخەنەوە سەرپەی خۆ و سعودیە بژاردەیەکی دروستە. برز بن سعيدان يعني سوريا وسا تشافريتكي بتايبتي اف دسلاتا بغوهيسكو سعوديه آلي كار بش سوريا جيرخانيا سوريا بنسازيا سوريا آلي كار بجيرا سعودية حلوستك وسا نشان دده بو آلي كاريه بو شامي من پێم وایە سعودیا هەڵوێستێکی زۆر گەورەی دەبێت بە تایبەتی کە شانشینی عەرەبی سعودیا پشتیوانی سووریای کردووە لە یەکەم ساتەوە هە لە سەرەتای ڕووخانی ڕژێمەوە شانشینی عەرەبی سعودیا هەوڵی ئەوەی داوە کە هاوبەشانی خۆی بێنێتە ئەو باوەڕەی لەگەڵ دۆستە نێودەوڵەتیەکانی بەوەی کە سزاکان لەسەر کۆماری عەرەبی سووریا هەڵبگرن و هاریکاری مرۆیی بکەن و پلان بۆ دووبارە ئاودانکردنەوەی سووریا دابنێن ئەم بابەتە پێویستی بە هەندێک خاڵی بەهێزکردن و پتەوکردن هەیە و سووریاش پێویستی بەوەیە هۆکاری خراپی دۆخی سووریا بەشێکە پەیوەندی بە سزاکانەوە هەیە ئەوەی سعودیە و دۆستانی نێودەوڵەتی هەوڵی بۆ دەدەن کەمکردنەوەی ئەو سزایانە یاخود هەڵگرتنی ئەو سزانەیە بۆ ئەوەی کە جیهان بتوانێت هاریکاری سووریا بکەن کە قەیرانێکی بەخۆبینی و بە کەس نەیدیوە. برز بن سعيدان نها شروع وكار دبيشن كو سعودي دكاري آلي كاريا آبوري جيرخاني سوريا برا بدا سوريا بوغو آبوريا سوريا باشتر ببا جنو آوا کرنا سوريا شي بس دواري سياسي و دواري اولي ده تيگو تنگو تركيا دخوازي باندوري كارگري لسوريا بك اف بالانس دي چاوا چي با خوندنات بوي چيه ئەو پشتیوانەی کە شانشینی عەرەبی سعودیە لە هەفتەی یەکەمەوە خۆدەچەند هەفتەی یەکەمەوە کردوویەتی پشتیوانەیەکی سیاسیە و پشتیوانەیەکە کە هەوڵ دەدات کە ترسەکان سەبارەت بە حکوومەتی نوێی سووریا بڕەوێنێتەوە بە تایبەتی لە چوارچێوەی جیاوازی دیدگای وڵاتان سەبارەت بە سووریا سعودیە ئەوەی بەلایەوە گرنگێ لە پێگەی یەکەم سەقامگیری سووریا و یەخستنەوەی خاکی سووریا جارێکی دیکە بەڵام ئەم کارە دەبێت بە گوێرەی هەندێک مەرج بێت بەوەی کە دادپەروەری و یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی لە نێوان سەرجەم پێکاتەکانی گەلی سووریا هەبێت و هەر ئەمەش هەوڵ و تەقەڵای سعودیە بۆ ئەوەی کە وڵاتانی عەرەبی وڵاتانی جیهان وڵاتانی دۆست سەقامگیر بن. شانشینی عەرەبی سعودیا لە یەکەم ڕۆژەوە پشتیوانی قۆناغی ڕاگوزەری لە سووریا کردووە لە ڕووی سیاسیەوە ئێستاش هەموو هەوڵی خۆی خستوتە گەر بەوەی لە ڕووی ئابووریەوە
لە ڕێی هەڵگرتنی سزاکان و هاریکاری مرۆیی یارمەتیان بدات و خشتەیەک بۆ ئاوادانکردنەوە دابنێت لەگەڵ هەڵگرتنی سزاکان، چونکە لەو کاتەدا دۆستان و سعودیە دەتوانن هاریکاری سووریا بکەن بۆ ئەوەی جارێکی دیکە سووریا ئاوادان بکرێتەوە. ئەگەر ئەم سزانە هەڵ نەگیرێن ئاڵنگاری گەورە دەبێتم پێم وایە پشتیوانی سعودیە پشتیوانێکی سیاسی و ئابووری دەبێت بۆ کۆماری عەرەبی سووریا بۆ ئەوەی لەم قەیرانە بێتە دەرەوە. برز بن سعیدان نها مجارێک ku te bi xwe jî behs kir yani Sûriye welatekî pirreng zêde pêk hate ol ku li Sûriye hene Kurd jî yani pêk hate yek sereke li Sûriye ne. Li Suudiyê vê mijarê de çawatê fikrandin dîtina Suudiyê de çareseriya van pirsan de her wiha pêşeroja ke Sûriyê ku pêk hate xwedî maaf bin. Çawa lê tê temaşe kirin Birêz bin Seîdan? من توجه المملكة العربية السعودية ئاراستەی شانشینی عەرەبی سعودی و هەروەها چاودێران کە چاودێری هەنگاوەکانی سعودیان کردووە ئەوەیە کە سعودیا هەڵوێستێکی میانڕەوی هەیە لەسەر بنەمای دادپەروەری و دەستی هاریکاری بۆ هەموو پێکاتەکانی سووریا درێژ دەکات بەبێ کردنی جیاوازی لە نێوان هیچ کام لە پێکاتەکان. کاتێک باسی سووریا دەکەین بەڵێ وڵاتێکی عەرەبیە بەڵام هەموو ئەو پێکاتانەی لەوێن لە چوارچێوە یەک وڵاتن لە یەک خاکدا دەژین بە دڵنیاییەوە کوردیش لەوێ خەڵکی سووریان وەکو تەواوی سووریایەکانی دیکە مافیان هەیە کەواتە شانشینی عەرەبی سعودیە پێی وایە کورد سووریاییە و عەرەبیش هەر سووریاییە و هەمویان لە سوارچەوەی یەک وڵاتدان هەمویان بەیەکەوە دەبێت سەربەرز لە وڵاتی خۆیان بژین بۆیە هەمیشە دەسوەردانی ئەرێنی دەکات بە شێوازێک کە لە بەرژەوەندی ئەو گەلانەدا بێت بەبێ ئەوەی دەسوەردان لە بڕیارەکان بکە. سپاسیاتت کەم برێز عشق بین محەممەد بن سعیدان ژێر یازێل گەلمم.